گرمیانم دی لبیابانی عرب الساتا رولی گرمیانم دی لبیابانی عرب الساتا دایک دایک کردن عینا دایک چای دخوارد و کتش عیب و مهنا لە ماوەی ڕابردوودا NRT وەک یەکەم کەناڵی ڕاگەیاندن شەڕی نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و هێزە چەکدارەکانی داعشی بۆ بینەرەکانی ڕووماڵ کرد. لەم ڕێپۆرتاژەشدا ماوەی 24 کاتژمێر لە شوێنی حەوانەوەیان ماینەوە و هەوڵماندا دوور لە شار ژیانی پێشمەرگە و شوێنی حەوانەوەیان و بەسەربردنی کاتەکانیان بگوازینەوە. ئێمە ئێستا لە شوێنی حەوانەوەی هێزەکانی پشتیوانی دووەمین لە دەوروبەری کەرکووک دیارە ئێرە کە شوێنی نووسنی پێشمەرگەکانە ئەمانەوێت قسە لەگەڵ چەند پێشمەرگەیەک بکەین کە لە پشتی شەڕەکەەوە ژیانیان چۆن ئەگوزارێت. من ئێستا ئەچمە لای ئەم پێشمەرگەیە ئەتوانیت پێمان بڵێیت ژیانی ئەم دیوی شەڕەکە چۆنیە بۆ ئێوە؟ لەخوا بەزیابێ زۆر خۆشە، عیبمان نییە، پێشمەرگە هەمووی لەورەیەکی بەرزایە، لە هیچ شتێکم و کوڕیمان نییە. لە پێناوی ئەم خاکەشە باوبا پیران ئێمە لەسەر ئەم خاکە شەهید بوون و ئێمەژە بێ لەسەر ئەم خاکە شەهید بوین و وەسیەتیش دەکەین بۆ نەوەکانمان هەر لەسەر ئەم خاکە شەهید بوون. ئاخر شەڕکەی بوو کە تۆتیایە بوویت و باسێتی ئەو شەڕەشمان بزەبت نازان پێرێ بوو لە بەشیر بوو لە بەشیرە لەمە لە عەبدوڵایە لە هەردوو قۆڵەکە هێزیەکێتی نیشتیمانی کوردستانیشی لێیە، هیچ هێزێکی کەی لێ نییە. پێمان بڵێیت شەڕەکە چۆن بوو، قورس بوو، چی بوو؟ شەڕەکە چییە؟ هەر هاوانە ئەوەیە نایەنە دەشتایەکە ڕوبەڕوو شەڕ بکەن و لێیان بین، خۆیان نەشارنەوە هاوانێ ئەڵەیەن و خۆیان نەشارنەوە کەس نازانێت جوێن ئەوە مەزۆکە قەناسە هاوانە ئیتر دۆشکەیە ئەوە چۆن بەڵێ شەهیدمان زۆرە برینارمان زۆرە بەڵێ. تقریبا هەفتەیەک 20 ڕۆژە لێرە ئینتر ڕۆژینەوە 3-4 ڕۆژە ماڵەوە بینواتینەوە. بەڵێ بەڵێ. ئەوان چی ئەڵێن دەباری تۆ؟ ئەڵێن نەتاکو ئەڵە لە پێناوی خاکی کوردستان نایە بە هەلێ بە نا هیچ هەدە یەک ساڵی کەش لێرە بم ئامادەم نەڕۆمەوە. ئەوان بیری تۆ ناکەن؟ نا پەیوەندی هەیە تەلەفۆنی هەواڵپرسی یەکەن بەس هەتا یەک ساڵی کە لێرە بم احتیاجێ ناڕۆمەوە گوێ نایە. باشە. خواردن و خەو پێداویستەکانی ژیانتان لە دوای شەڕەکەەوە چۆن ئاگەر باسی بکەیت؟ عیبمان نییە لە هەموو شتێکەوە هاوکاریمان نەکرێت. ئەم شوێنێکی ئێستا ئێوەی هیچ هێرشکراوە سەردان نەبوو ئێرە ئەم شوێنە؟ نا ئەم شوێنە شوێنی ئەوەیە یعنی لە بەشیر و مەلە عەبدوڵایە شەڕەکە برینارێ شەهیدێ یان شتێ بێ ئێتەوە بۆ ئێرە ئیتر وەجبەش لێرە بەد لەبێ کە بەد لەبێ وەجبە یەکسە بۆ ماڵەوە نیە بۆ ئێرەیە و لێرە ئەڕواتە بۆ پێشەوە. لەگەڵ سەرهەڵدانی شەڕی هێزە چەکدارەکانی بەناو دەوڵەتی ئیسلامی عێراق شام داعش لە سنووری پارێزگای کەرکووک هێزی پێشمەرگە بۆ پارێزگاریکردنی شاری کەرکووک لە سنووری شارەکە جێگیر کرا. لە ئێستادا بە هەزاران پێشمەرگا بۆ پارێزگاریکردنی شاری کەرکووک و بەرگریکردن لە هەر هێرشێکی هێزەکانی داعش لە دەوروبەری کەرکووک بڵاویان پێکراوە. ترمزه بفراغ ترمزه بفراغ او اللي بقى او شلشنا الدوره او شويه دوره تركنا بقى اخرش كم روش نوي تيجي شراتي كشر ما كرت لا بشي شر خو ما كتابين لا شركة ناجح من در شکستمان نیناوه با پناه پێشمەرگەی کوردستان پێشمەرگە هورەی بەرز بوو شکستمان نینە بە خوا هەریکاریمان بوو
ئەمان بەگویان ئەوەی مەلا عەبدوڵڵا ئێوارانەی کە هاتینەوە یەک خۆڵەڕووی تێمان کرد چاو چاو نابین یەک بارانێک بوو بیرمە چی بارانێک بوو ئەو خۆڵی دا ئەڵین مەتی پێ خۆش نابین ژانی پێشمەرگا لە سنووری کەرکووک بە پێی وتەی پێشمەرگەکان باشە بەو پێی کارەبای بەردەوامیان بۆ دابین کرا و ئامێرە ساردکەرەوەکانیان هەیە و هەفتانەش 3 ڕۆژ خواردنی گۆشتیان هەیە هەموو ڕۆژێکیش برنج و شلا هەیە و بۆ ژەمەکانی بەیانیانیش نیسک و ماستا و نۆکا و هێلکە و پەنیر ئامادە دەکرێت سەرجەمەم خواردنانەش لەلایەن چێشتلێنەری تایبەت بە هێزەکانی پێشمەرگەوە ئامادە دەکرێت سيدة سوچا هر بتاریش پترول کن رای ما أخذ شيء كذا معه كذا معه أصل ما مقابلة ما لا نعرفها أرسلنا أمامك السعادة بل يكون مسؤولنا وأنا كذا. أبدو آثر كما كذا من أشود إخوانا. بعدين فاقلة. ما شو عايز يدير وي ناس كل ناس دار خاي ذاتي انا لام داني ساوي بتوري تالي كابراي ثم ما تيك ما دايا ولوش باقتا يا كرجاي كنياني انشوفاني ويبا من ويني حزاني كنياني انشوفاني ويبا من ويني حزاني ربي اقاي لك
من ئێستا لە شوێنی حوانەوەی هێزەکانی پێشمەرگەم لە دەوروبەری کەرکووک دیارەکە لێرە ڕۆژنامەنووسێکی بەریتانی لێیە دوای ئەوەی کە کەوتە گفتوگۆکردن لەگەڵ پێشمەرگەکان دەرکەوت کە یەکێک لە ئامۆزاکانی پێشمەرگەیەک لە وڵاتی بەریتانیا ئاژێ لە شارێک ناوی پیتەربۆرنە بە پێی قسەی ئەم ڕۆژنامەنووساڵێ ئەو شارە تەنانەت ئینگلیزەکانیش سەردانیان نەکردو و نایزان نەکرێتە کوێوە پێی سەیرەکە کوردێک لەوێ ئەژی بۆیە ئێستا ئەوە مەشغوڵی ئەوەن کە ژمارە تەلەفۆنی ئامۆزاکەی لێوەرەگرێت چونکە ئەم ڕۆژنامەنووساڵە دوای 2 هەفتە منەگەڕێمەوە بەریتانیا مێ سەردانی ئەو ئامۆزای بکەم کە پێی بڵێ من چەند کاتێکم لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بەستە بردو لە ناویانە ئامۆزاکەت. Jacob, I have a question. Jacob, پرسیارێکم هەیە. کاتە تۆ دەگەڕیتەوە بەریتانیا بەڵێنت بۆ پێشمەرگە داوە کە سەردانی ئامۆزاکەی وایە؟ His brother. His brother or his cousin? No, his cousin. His cousin. Cousin. He said, okay, his cousin. Yeah, I promised بەڵێ him. بەڵێنم داوە کە بگەڕێمەوە بەریتانیا سەردانی ئامۆزاکەی بکەم و وێنەکانیان پیشان بم. پێی دەڵێم کە کارێکی جوانە وەک پێشمەرگە کار دەکات. Okay. And I have another question. What do you think? ڕاو بۆچوونت چییە لەسەر پێشمەرگە؟ With a پێشمەرگە. I think it's really fascinating, the Peshmerga, and how strong the culture of the هەز دەکەم پێشمەرگە بیر و باوەڕێکی پتەوی هەیە بەرامبەر بە کارەکەی کە ئەوە زۆر سەرنجڕاکێشە وە کوردستان لە بەرامبەر گۆڕانکاریدایە کە دیسان زۆر سەرنجڕاکێشە بۆ من. That's really interesting to me. ئێمە کاتەکانی حەوانەمان وەکو کاتێکی احتیادی مەسەن وەکو معسکەر لێرە معسکرێکمان دروست کردووە. ئێمە لە کاتی مەسەن تەدریبی خۆمانە مەسەن ماوەمان کردووە مەسەن ئەمەی کە ئێستا لێرە لە کات شەڕەکان ئەیکەین لە کاتی شوێنەیشە کردومانە ماوەمان دروست هەموو هێزەکەمان دەرکردووەتە دەرەوە وەکو ماوە بۆ ماوەی 2 ڕۆژ یان 3 ڕۆژ بە 6 ماوینەتەوە یانی شتێکی احتیادی لامان کە چۆن ئێستا لە کاتی شەڕەکانە لێرە ئەمێنینەوە ینی لە کاتی شوێنیش ئەومان کردو بۆیە لامان زۆر تەبیعیە خواردن و خەو ئەو شتانە. بەڵێ یاریەکانی مۆندیال بەڵێ هەموو یاریەکان سێرەکان چۆنی ئەگەر باسی شەو کاتانە وەڵا بە پێی مەجالەکە ئەگەر شەڕ و ئاژا و ئەوە نەبێ دەرچوونمە و حرەکەمان نەبێ حەزەکەن سەیری بکەن زۆربەی یاریەکان سەیرەکەن و ئیساش وابزانم بە لە سەرەتی سەیرەکەن. ئینسان زۆربەی جارەکان لە کاتی شەڕیان لە حاڵەتێکی نائاساییە زیاتر بیری خەڵکە نزیکەکانی ئاکات نمونە ئەو خێزانەکەی چۆ ئەحساست چییە بۆ خێزانەکەت وە بە پێچوانە شەڕ خێزانەکەت ئەحساست چییە بۆ تۆ لەم کاتی کە ئێوە لە ناو شەڕەکاندان چۆن هەواڵی یەکترە پرسن و ئەگەر باسی جوان بڵێ وڵا تەمەن ئێستا ئێمە کە لێرین لە شەڕین هەموو کەس و کارەکانمان تەمەن دڵان لامانە بەڵام کە ئێمە هاتوین و خۆمان بەخت کردووەکەوە دیفاع لە خاک و وڵات و نەتەوەکەمان بکەین ئێمە لامانە تەبیعیە ئەگەر شەهیدش بینۆک و هاوڕێکانمان بەڵام کەس و کارەکانمان وا ناڵێن لە کاتی وای لە هاتەوە مەسەلەن ئێمە لە کاتی کە هێرش یان ئێمە هێرشمان بردویان دژمن هێرشی بۆ سەرمان هێنا لەو کاتە مەسەلەن ماڵەوە تەلەفۆنی کردووە یان حاڵەتێکی ناخۆش ڕوودامان جوابی ئەدەیتەوە هەر وەی جوابی نادەیتەوە هەروەی تۆزێ ناخۆشە بەڵام لە هەموو حاڵەتەکانە تەبەن ئەوان دڵان لا ئێمە شەرزاتر دڵمان لای ئەوانە و بەڵام ئەوەی کە بەلامانەوە گرنگە ئێمە نیشتمانەکەمانە نیشتمان پارێزی لا ئێمە زیاتر گرنگە و ڕاستە مەسەلەن کەسوکارەکەمان ئێمەیان هەیە و ئێمەش ئەوانمان هەیە بەڵام نیشتمان لە هەموو شتێک گەورەترە. لەم ماوەی کە ئەم شەڕ و پەیوەندانە دروست بووە هیچکام لە مناڵەکانت تەلەفۆنیشیان بۆ کردووی بۆ نمونە کەلیمەیەکی تۆزێک متەئسیر بڵێن بۆ نمونە بڵێن باوکە بۆ ناییتەوە یان بیر دەکەین یان شتێکی بەڵێ زۆر جار وتیانە بۆ ناییتەوە باوکە بیری دەکەین لەبەرەوەی کە مەسەلەن فترەیەکە مەسەن تا مناڵەکانمان گەورە بۆ شوێ زۆر لێ دانەبڕاوین بەڵام ئێمە وتمانە کوڕم ئێمە ئەرچێکمان لەسەر شانە ئەرچێکی نەتەوەیە ئەرچێکی پیرۆزە ڕاستە ئێوەش خۆشەویستمان و جەرگمان بەڵام ئەمە هەلێکە و ڕەخساو بۆمان ئەگەر بێت و ئێمە بێن و بەلای ئێوە احتمالە دوژمن زەبەرمان پێبەرێ ناتوانین بێن و داوای لێ بوجمالیان کردو احتیادی هیچ هەر کەم لە مناڵەکانت کە گەورە ئەبن
بەڵێ ئەگەر داوا بکەن بیانێ ببنە پێشمەرگە قسەی تۆ چیە بێت بۆ ئەوان پێشمەرگایەتی من خۆم پێشمەرگە بووم و کاتی خۆشی هەر پێشمەرگە بووم لە هەشتەکان شەرعینی پێشمەرگە بووم ئێساش پێشمەرگە کارێکی پیرۆزە و ئەگە بیانەوێ ببنە پێشمەرگە و من فەخر و شانازیان پێوەکەم کە خزمەتی وڵاتەکانەکەن. هەر لە شوێنی حەوانەوەیاندا تیمی تایبەت بە چاکردنەوەی ئۆتۆمبیلەکانیان هەیە و چەندین یاریدەدەری پزیشکیان لەگەڵدایە و ئەمبوڵانسی تایبەت بۆ چارەسەرکردنی پێشمەرگە بریندارەکان و ڕەوانەکردنیان بۆ نەخۆشخانە گشتیەکانی شار دابین کراوە. ئێمە وەکو تیمێکی پزیشکی لەگەڵ هێزی پێشمەرگە لە خەتەکانی پێشەوەینە هەمیشە ئامادە باشی داینە بۆ هەر حاڵەتێکی کتوپڕی ڕۆ بدات یاخود بۆ خزمەتکردنی پێشمەرگە لە هەر بوارێکدا بێ تەقسیری ناکەین ئینشاءالله و تیمی پێشمەرگەکان تیمی پزیشکی زۆر زەرورە بۆی کە هەمیشە لە بەردەوام لەگەڵیاندا بێ شەو ڕۆژ لە ئامادە باشی داینە ئێمە هەموو کات بۆ خزمەتکردنی پێشمەرگە و بۆ تەندروستیان لەبەرەوەی تەندروستی لێناو پێشمەرگەدا شتێکی گرنگە لە هەموو بوارەکانەوە لەخوا بەزیاد بێ لە 180 توانیمانە ئەو پێداویستانێک کە لە ناو هێزی پێشمەرگەدا پێویستی پێە بۆمان دابین کراوە لەلایەن خستخانی شۆڕشە و سوپاسیان دەکەم کە توانیمانە ئێمەش خزمەتی پێشمەرگەی پێ بکەین. هیچ پێداویستیەکان هەیە کە زۆر زەڕوو بێ و نەتان بێت؟ نا لەخوا بەزیاد بێ ئەوەی کە زۆر زەرورمانە تەنانەت دوێنێ ئێوارە بە کەمێتێکی زیادەوە بۆمان هاتووە تەنانەت ئامرمەحۆرێکی ماگەدار کردەوە کە شتەی زیادیان بۆمان ناردووە لەخوا بەزیاد بێ زۆر باشە دەرمانی باشیان بۆمان ناردووە. کاتێککە پێشمەرگەیەک لە شەڕێکا خوا نەخواستە کە برینداریی کورسی هەبێت لێرە ئەتوانن چارەسەریکەن یان هەنێک خۆی دەکەوێتە سەر ئەو تیمەی کە لەوێ ئیش دەکا من لە بواری ئیشەکەی خۆم دەتوانیمە لە فترێکی زۆردا لە بوارە ئیشم کردووە ئەوەی کە بریندار دەبێت دەتوانم چارەسەری سەرەکی بۆ بکەم یعنی لە 170 بۆی بکەم و بە ئیسعاف بە زووترین کات بیگەینە ئەو شوێنەی کە پێویستێتی و لەوێ چارەسەری کۆتایی بۆ بکرێت. ماوەی چەند ساڵە ئەم کاراتی لەناو من لە 2004ەوە لەناو هێزی پێشمەرگەدامە و خۆشم لە 91ەوە لە سەر ئەوی شە بەردەوامە. بڕوانامەکەت چییە؟ یاریدەری پزیشک محە تەکنیکی لە بواری نەشتەرگەری و برین پێچیدا. بەردەوام کە سوکاری پێشمەرگەکان دڵیان لە مشتیاندایە و وەک ئەوەوان هاوشانی پێشمەرگەکان لە جەنگدا بن و وەک خۆیان باسی لێوە دەکان زۆربەی جارەکان بۆی کە سوکارمان دڵیان لامان نەبێت ناچار دەبین ڕاستی بارودۆخەکەیان پێنەڵێین. ئێرە شوێنی حەوانەوەی ژمارەیەک لە پێشمەرگەکانە کاتێکە لە شەڕ دەگەڕێنەوە ئەوەی من درکم پێکرد وەک خۆشیان دەڵێن ئەوان لە ئێستادا مای دڵخۆشییان تەنها ئەوەیە کە خەڵکی کوردستان چاویان لە هێز و توانای ئەمانە کە بیان پارێزن. مكابا ومنزلين تخوى دايا
بەشێم سوێن بێ بە ئاڵە